بەختیار عەلی دەڵێت من چیرۆکێکم نەبوو کۆتایی پێبێت زەمن کۆتایی بێت چیرۆکی ڕاستەقینە کۆتایی نایەت ئەوەی تەواو دەبێت هێزی گێڕانەوەی ئێمەیە. ڕۆمانوس و نووسەر و بیرمەندی کورد بەختیار عەلی خەڵاتیشی نێودەوڵەتی گرنگی بردەوە کە خەڵاتی هێڵدا دۆمینە. ئەمە یەکەمین جارە لە مێژوودا ڕۆمانوسێکی کورد ئەم خەڵاتە بباتەوە. خەڵاتەکە یەکێکە لەو خەڵاتانەی چەقی قورسایی لەسەر بابەتی تاراوگەنشینی و ئاوارەبوونە، واتە پتر بۆ ئەو نووسەرانەیە ئەزمموی تاراوگەیان هەیە یاخود بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندیان بەو ئەزمموونەوە هەیە لە ئەڵمانیا. ڕاوێژ سەلیم چەندین ڕۆمانی بەختیاری وەرجێڕاوەتە سەر زمانی ئەڵمانی و بەم ڕۆمانی کە خەڵاتەکەشی وەرگرتووە و سەبارەت بە گرنگی و سەنگی گەورەی ئەم خەڵاتە ڕاوێژ سەلیم میوانی زایڵی داهێنانە. ڕاوێژ ئەم کاتت باش. زۆر سپاس دەکەم. هەڵبەت زۆر گرنگە بەلامانەوە هەم بۆ بینەرانی کورد و لە ئەمریکا و لە ئەوروپا و لە کوردستانیش زیاتر باسی ئەو خەڵاتەمان بۆ بکە. بە هەڵەیان نەچوو بم تۆش لەوێ بوویت. ڕاستە ئامادە بووم، بەڵام وابزانم پێویست ناکە ئەو زانیاریانی کە لە پەیجی نووسەر خۆیان بڵاو کراوەتەوە لەبارەی ئەو خەڵاتەوە، بەڵام من ئەتوانم هەندێ زانیاری بۆ ئیزافە بکەم کە لەلایەن جێگری بەڕێوبەری ڕۆشنبیری جێگری مدیری دایری ڕۆشنبیری بەڕێوبەرایەتی ڕۆشنبیری هایدلبێرگ پەیوەندی پێوە کردم و ئەم زانیاریانی پێدام کە ئەویش ناوی فیلیپ کۆبانە. ئەم لە هایدلبێرگ دوو خەڵات هەیە، خەڵاتێکیان بە ناوی کلێمنس برێنتانۆیە کە ئەم خەڵاتە بۆ هەموو ساڵانەیە و ئەو لیژنەی کە ئەو ئەندامانی کە هەڵەبژێرن بۆ ئەو خەڵاتە شەرت نییە ئەندامەکان پسپۆر من لە بواری ئەدەبە هەنێکیان تەلەبن و ساڵانە ئەم خەڵاتە ئەبەخشرێ. بەڵام خەڵاتی سەرەکی هیلدە دۆمینە. ئەوەی کە ئەتوانم من ئیزافی بکەم ئەم خەڵاتە 3 ساڵ جارێک ئەباشێ، یعنی بۆچی 3 ساڵ؟ ئەمە چەند هۆکارێکی هەیە لەبەرەوەی خەڵاتی هیلدە دۆمین کاتێکی زۆری ئەوێ بۆ ئەوەی ئەو نووسەرە دەستنیشان بکەم بۆ ئەو خەڵاتە، واتە بەڕێوبەرایەتی ڕۆشنبیری هایدلبێرگ 5 کەس لیژنەیەک پێکەهێنێ کە پێک هاتووە لە 5 کەس 5 ئەندامن کەمانە پسپۆری بواری ئەدەبن و خۆشیان ڕەخنەگرن لە کای جیاوازە ئیشەکەن. ئەم 5 کەسە هەر یەکەیان کۆمەڵێک نووسەر هەڵەبژێرن و دوای فترەیەکی زەمەنی ئەبێ یەک نووسەر هەڵبژێرن و جارێکی تر کۆ ئەبنەوە، واتە 5 ئەندامن و هەر ئەندامی کەسێکیان هەڵبژاردووە لە ئەخیرا 5 نووسەر ئەمێنێتەوە ئەبێ بڕیار بدەن بۆ ئەو نووسەرە. و ئەم خەڵاتە بیرمان نەچێوەکو خۆ خەڵاتێکی نێودەوڵەتیە لۆکالی نییە، بەڵام خەڵاتەکە کەوت بە کلێمنس برێنتانۆ خەڵاتێکی لۆکالیە. و خاڵێکی تریش هۆکارێکی تریش هەیە بۆچی 3 ساڵیانی وەکوتم کاتی ئەوێ و پەیوەندیشی بە بوجەشەوە هەیە. وە شتێکی تریش کە گرنگە بیڵێم لێرە بۆ ئەم خەڵاتە نووسەر خۆی ناتوانێت خۆی کاندید بکە و هیچ ڕەوەندێکیش ناتوانێت کاندیدی ئەم نووسەرە بکە، و تا هەموو ئەو نووسەرانی کە ئەم ئەندامانی ئەم لیژنەیە هەڵیانە بژێرن هیچ لەو نووسەرانە ئاگایان لێ نییە، هەتاکو بڕیارەکە لە ئەخیرە ئەدرێ و دوایی پەیوەندی بە نووسەرەکەوەکە. خاڵێکی گرنگ بوو هەندێک لە ڕەخنەگرانی ئەڵمانی ڕەخنەگری گەورە و ئەدیبان و نووسەرانی ئەڵمانیا قسەیان لەسەر ئەو خەڵاتە کردووە کە دراوە بە نووسەر و ڕۆمان نووسی کورد بەختیار عەلی. پێمان خۆشە لە زاری تۆوە تۆ ئاگات لەوەیە چیان و تۆ لەسەر بەختیار عەلی. بەڵێکێ لەو ڕەخنەگرانە ڕەخنەگری ناودار شتێفان ڤایت دەبوو کە لەوێ وتارێکی پێشکەش کرد. وتارەکە لەوانێ ماوەی کە بڵاو بکرێتەوە لە پەیجی هایدلبێرگا، بەڵام هەندێک دێڕی وتارەکە بڵاو کراوەتەوە ئەوەی کە لە بیرم بێ ئەڵێ بەرهەمەکانی بەختیار عەلی دیاریەکی بەنرخە بۆ خوێنەرانی ئەڵمان و لە هەمان کاتا دەوڵەمەندکردنی فەرهەنگی ئەڵمانیە و ئەو ئەسپێکتە یاخۆ ئەو ڕەهەندەی ئەو بوعدەی کە لە کارەکانی بەختیار عەلیە بەدی ئەکرێ تەواو لەگەڵ خواست و داواکاریەکانی خەڵکی شاعر هیلدە دۆمینە ئەگونجێ یاخود خۆی ئەبینێتەوە. و ئەم ئەسپێکتەش یاخود ئەم بوعدەش ئەوەیە
ئەڵێ مرۆڤ بۆی بتوانێت دژی ئایدۆلۆژیا پرۆپاگەندا چاواشەکردن لەلایەن دەسەڵاتەوە و خراپ بەکارهێنانی زمانێکی چاواشەکار پێویستی بەم جۆرە ئەدەبیاتە هەیە. مرۆڤ پێویستی بەوەیە گەشە بە وجدانی خۆی بکات، گەشە بە عەقڵ خۆی بکات و ئەم جۆرە ئەدەبیاتە ئەو پێرەستەیە پێشکەشەکە. ینی کاگاسۆ من یەک شتی بچوو ینی کاتی ئەو تاریخ شتێکی زۆر گرنگم بیرەوە، ئەویش یەکێک لە تیۆریە هەرە گرنگەکانی ئیتامار ئیڤنتس زۆهار کە بەحسێکی کایی ئەدەبیاتە و تیۆرێکی گرنگ نووسیوە بە ناوی پۆلی سیستێمەوە و لێکۆڵینەوەیەکی زۆریشی هەیە لە وەرگێڕانە. ئەوەی بیرخستمەوە ئەڵێ ئەگەر من بۆم هەبێ پۆلی سیستێم وەک بازنەیەک وێنا بکەم، ئەڵێ هەموو نەتەوەکان هەمیشە لە کێبڕکێیەکان لە کای سیاسی، لە کای پیشەسازیە، لە زانستە وەکایەکانی تریش. بەڵام کایەکی زۆر گرنگ هەیە یاخود دوو کایتر هەیە کە زۆر گرنگن، ئەویش کای ئەدەبیات و هونەرە. بەڵام ئەڵێ بۆ کایی گرنگترین کەرەستەی کایی ئەدەبیات بۆ ئەوی هەموو نەتەوەکان لەو مەیدانەیە یاخود لەو بازنەیە منافەسەی یەکتری بکەن پێویستیان بە وەرگێڕانە. ینی کێشەکەوەیە ئەگەر ئەمە باس سەیری نەتەوەی خۆمان بکەین کورد، ئێمە زانین لە کاری سیاسیەت پێگەیشی وا بەهێزمانیە و دەستکەوتەکانی بەشەریەتیشە هیچ بەشداریەکمان نەبووە نە لە زانستە لە هیچ کایەکی ترا. بەڵام ناتوانین بڵێن ئێمە خاوەنی ئەدەبیاتمان یا هونەرمان نییە. یعنی وەرگێڕان لێرە ئەو دەورە ئەبینێ و لەو لەحزەی کە ئەو قسانی کرد من هەستم کرد بەختیار عەلی ئەتوانێت ئەو دەرگایە بکاتەوە کە ئێمەش داخڵی ئەو بازنەیە بین، چکە ئێمە هەتاکو ئێستا نەک هەر لە پەراوێزی ئەو بازنەیە بووین بەڵکو لە دەرەوەی بازنەکەیا بووین و ئەم کێبڕکێیە زەڕورە ئێمە لەگەڵ نەتەوەکانی ترا بکەین بۆ ئەوەی هەڵبدەین چەقا. بە دڵنیاییەوە کاگراوێش هەڵبەت بەرنامەکەمان ئەوەندەیە، بەڵام تا قسەی لەسەرکەین و تا گفتوگۆی لەسەرکەین بە تایبەتی هەم لەسەر خەڵاتەکان و هەر لەسەر ڕۆمانەکانی بەختیار عەلی بەڕاستی هەر کەمە. زۆر سپاس دەکەین بۆ کاتی پێت بەخشین، بە دڵنیاییەوە کاتێکی دیکە زیاتر و زیاتر لەسەری ئەدوین. سپاس دەکەین.